سیاسەتوان و نووسەری باکووری کوردستان یاشار کایە لە گۆڕستانی مۆنومێنتی شەهیدان لە هەولێر بە خاک سپێردرا دوای ئەوەی پشکنینی پزیشکی لە پزیشکی دادی هەولێر بۆ کراو لە مزگەوتی سامی گەردی نوێژی مردوو لەسەر تەرمەکەی کرا. باوێ من دخوازیە بۆ هەموو کوردستان باشتر بووین هەر چار پارچە پێک وەدەچن پێک وەبین. لە ڕێوەڕەسمی بە خاکسپاردنی کایادا چەندین سیاسەتمەدار و نووسەری هەر چوار پارچەی کوردستان ئامادەی بە خاکسپاردنەکە بوون. بڕیاریشە بۆ ماوەی دوو ڕۆژ لە کاژێر دوای دوای نیوەڕۆ تاوەکو 5 ئێوارە لە مزگەوتی جەلیل خەیات لە هەولێر پرسەی بۆ دابدرێت. یاشار قەیە کاتێکی و پێویستیە کورد هەری زێدە بوو کۆچی داوی کرد و کەسایەتیەکی bi yek tiştîtkanî bê ziman welat parêzekî mezin bû hemû jiyana xwe xistibû xizmetî gelê Kurd. هەرچەندە یاشارکایە وەسیەتی کردبوو لە باکووری کوردستان لە تەنیشتگۆڕی دایکی بنێژرێت بەڵام لەبەر ئەوەی حکوومەتی تورکیا ئەو شوێنەی بۆ پرۆژەیەکی نیشتەجێبوون تەرخان کردبوو کە سوکاری کایە نەیانتوانی وەسیەتەکەی جێبەجێ بکەن. بەڵام دیار نییە وەسیەتی کایە لەسەر یەکبوونی کورد لە هەر چوار پارچەی کوردستان کەی دێتە دی. زۆر بەداخەوە ئەو شتێک کە یاشار خەیا سەرتاسەری ژیانی خۆی خەباتی بۆ کرد ئەویش ڕزگاری و ئازادی کوردستانە ئەو ڕۆژەیە بە چاوی خۆی نەدیت بەڵام هیچ نەبێ ئەوڕۆ لە هەرێمی کوردستان لێرە دەژیا و لێرەش بە خاک ئەسپاردا. کایە دامەزرێنەری پەرلەمانی کوردستانی ئەوروپا و ڕۆژنامەی گوندەم و ئینستیتیوتی کوردیە لە ئیستانبول ماوەی 20 ساڵیش بەهۆی کاری سیاسیەوە نەیتوانیوە بگەڕێتەوە تورکیا و باکووری کوردستان بۆیە لە بڕی زێدی خۆی لە هەندەران ژیانی بەسەر بردووە بەڵام دوجار هەر لە خاکی خۆی بە خاک سپێردرا. یاشارکایە لە باکووری کوردستان لەدایک بوو بەڵام بۆ هەر چوار پارچەی کوردستان خەباتی کرد دوجاریش لێرە لە باشووری کوردستان تەرمەکەی بە خاک سپێردرا. محەممەد عەزەدین ڕووداو هەولێر.